ئەو براژم بۆ ترسێ ئەوە هەروە لە پیاوە ترسێ کاحەم عەلی ئەوە هیچ نییە مەترسە فەرموو میوان ڕاگرن شرانیشە چیەوە؟ ڕۆماڵی سوامخانی باشی کاحەم عەلی ئەوە براکەی منە سەر چاو بەخێر بێ خۆ من پرۆفیسۆرم هینیشم دکتۆرە؟ خۆ من نەخۆش نیم بۆچی دکتۆرە بێناوە؟ نەخۆش نی لە ئەوروپاتۆ میوان و یاخوا بەخێر میان سەر چاو زۆر ناشرینە خۆ زۆر جوانی وانە ئەزای چی؟ ئێوە تۆزی ئێرەمان بۆ چۆڵکەن عەزیەت نەبێ بچناوتی ئەڵێ چۆڵیکەن باڕێ باشە ناتۆ نایش ئەسە سوامخان با بچینە نانە نەڕێنیشم پێێتە ئەوە چیەوە تێنتی نەوێ بتەقێنەوە تێنتینی خەمن نەبێ ئەوە عیلاجی توی پێەکەم بۆ من چیمە من هیچم نییە ئەزانم هیچ نییە با پێوە بڵم من پرۆفیسۆرم هاتووم تۆژینەوە لەسەر بەشەریەت بکەم باشە لە 8 ملیار کەسا بۆ گەرگر بەم نانووسایتەوە ئەرێ من مشکی تاقیگەم کاکە خۆ هیچیشم نییە من تۆم خۆشی حەزەکەم لەگەڵ ئەو سوورانە زیاتر تێکەڵ بم خۆشویستنی چی تو من یەکەم جارە تۆ ببینم آخر وەصفی تۆیان بۆ کردوم ناڵم حەزم کرد لە نزیکەوە بێم بوو جەنابێ ناوە چی بوو تخوا من ناوم زوڵفەقارە احتیمال لەسەر وەزنی زوڵف ناوەکەیان وەڵا تەقریبەن زوڵفم جوانە بەڵێ بەڵێ ئەی تۆ هیچ کێشەیەکی نییە هیچ بیرەوەریەکی کۆنە نییە بەرەوەڵا هەمە بەس تۆ جەنابە دوتە پرۆفیسۆرم بەس پرۆفیسۆری بەس پرۆفیسۆرم و بینی خۆشمان بێ پێچ و پەنا من دکتۆریشم وەرە نەرکوڕە وەرە بۆ دکتۆری وەرە مەترسە خۆ دەرزی شتێ لێ نایە من بە قسە شێتەکەم چاکەکەم باشێ من چی بکەم وەڵی من نەخۆش نیم ئاخرە زام نەخۆشنی تۆ هیچ بیرەوەریەکانی بیرێتەوە وەڵی بیرەوەەکان وەکو چی بڵێن مەسەلەن بە مناڵی هیچیان لێ کردووی چی وەخو بەس بەڕاستی نا لە خەومە هاتی بۆم باسکەی وردە وەڵی سێ زەلام بوون بردیانمە شوێنێکی تاریک ئەوڕیانەوە کەس دیار نەبوو ئیتر پاک سەریان تاشیم و بەڕڵیان کرد ئەوە قۆچکە تاشی پێڵن بە مناڵی ئاوایان لە مناڵە کرد پاکیانە تاشی و لەم سەرۆشتێکیان پێوت ئەو پیانەوە قۆچکە تاش جا یەک شتی تریشم لە مناڵیەوە هەر لە خەیاڵە لە دڵم دەرناچێ مامۆسای ئینگلیزی کە ABCD و شت لەبەرمان نەبووە ئیتر لێ ئەین بەدار لە پشتی دەستمان بوو بەیانی زوو ئەوە ناخۆش بوو بەخوایە چش تەقاعودیش بۆ لەو کۆڵانی خۆمانەوە لە ترسا ڕاکەمە ژوورەوە هی مامۆستا دوایەوە چیتر چیتریش وەڵا ئەوەی کە زۆر دەزی من هەیە نانە دەرزی و لێ نام کە خۆ من پرۆفیسۆرم بەس بە قسە ئەنجا دایکیشم نییە کە حکایەتی بۆی گەڕاینەوە هیچی هیمێش مێشی چی حکایەتی بۆی گەڕاینەوە باسی گورگەکەیە کرێوەگە نەخەون گورگەکەی دەتانخوا منێ سر کە شەوە خەوم بەخوا یعنی بە خەیاڵی گورگەکەەوە گورگ بەخەوە بین بە گورگەوە بین ئەی دەتۆ زوو خۆ با قەپێکەکەی پیانەکە ئەوانە هەمووی ناخۆش بووە ئەجا نەخەون بەخوا شەولەبانتان بۆ بانەکە شەولەبان چییە؟ وەڵی دوای 50 ساڵ زایم شەولەبان باگردێنە ئەمەی لەسەر سەربانێکە خڕ ئەوە بەیانەی هێن و ئەی بن ئەوە ئافرم چیتر چیتر وەڵا ئەوانە هەمووی ناخۆش بوو ئەیتر ئەوە ڕۆی ئێستان بۆ باسکە يعني العاني تازة؟ بەڵێ ئەلعانی تازە والله للرابورت ترسم راپۆرت ئەیەکی راپۆرتێکە لێ بات و مەلێ بشکێنێت ئێستا حاليا من گومان لە تۆ دروست کرد لە من آخر ئەترسم سەوتی من تەجیر کەیت و کاکەشتی عایلیتە لە خۆ تۆ دەستکاری مەکە دەبێنە دەی ئێستا دڵنیا بووم دڵنیا بووی ئەوە کەمە وەڵام من زیڕەم کردو لەو شتە ئێستا پێم بڵێ لە چی کە ئەترسی وەڵاهی لە هین لە چی لە هین ژنەکە و ژنەکە و ڕاست سەراحەتەن قسە بکە لە ژنەکە و هادی جۆم لێ بێ چییە؟ ژنەکە و براژن بانێکی بەخوا بە قەب قژە لێکەمەوە زانیی بە زلە هارەیەکەم منیش براژن براژن وەرە دانیشە وەرە بۆم دەرکەوتووە کێشەکان هەمووی خەتای تۆیە ئێڕۆ من
ئەی چۆ ئەڵێ من بۆ هەرە وەڵا هەمووی خەتای تۆیە خەتای منی چی ئەی چۆن ئەبێ شکۆ بۆ ئەو پیاوە بژێڕیتەوە شکۆ چی باشە بەناشکوری تۆ نەبێت حەز ناکەی ئەم پیاوە وەکو پیاوی خەڵک سیارە لێ بخوڕێ با. ئاوا لە شەستێکە بڕوا 120 و مروریش غەرامەی بکە ئەوڵا حەزەکەم سیارە لێ بخڕێت و دۆشەکەم بۆ تەڕ نەکە ئەی چی جا تۆ واز لەوانە بێنە براژن ئەی بەو قسانە ئەی حەز ناکەی بە تیارەیە بڕوا بۆ بچێ بۆ دووبەی جاکی حەزی لە دووبەی نییە بەس نییە دا لەبەر ئەوە تۆ ئەبێ شکۆ بۆ ئەم پیاوە بژێڕیتەوە ئەبێ ڕێز لەم پیاوە بگری ئەویش ڕێز لە تۆ بگریە یعنی ئاوا مەسەیتەر بن هەردووکانی و بەنی و وتە چی بۆ بجێڕێتەوە ئەبێ شکۆ بۆ تۆ بژێڕێتەوە پشکۆ پشکۆی دەوەرە ئەستا ئەگەر یەک گازی لێگری ڕێز و حرمەت هەبێ لە بینتانە ئاوا مەسەیتەر بن نیوبەنی و ئیحتیرام لە یەک بکرن باشە یعنی ئەوە دوا بڕیاری توێ ئاوە بڕیارە کەوتە ئەم جارش پێتان ئەڵەمەوە بڕیار تێگەیشتی دەتۆ مەڕەوە من بڕیارە خوێنمەوە کە بڕیارەکەم خوێنەوە بێ هەردووکتان جۆ بگرن پێتان خۆشەم نەسیحەتانتان کەم و ڕێ بکەونەوە و لە ماڵەکان ڕێک بن ئیشەڵڵا ئێمە بێ بڕن چی ئیشیشان هەبوو ئێمە لە خزمەتان باشە هیچ عەزیێت نییە یەخوار ئێوە لە خۆشییا بنێمە هیچمان ناوێت حەزەکەین هەموو ژن و مێردێت تەبابن باشە دەی دانیشن بەخێر و خوا سەر چاو خوا حافظ خواتان لەگەڵ خواحافستان بێ ئەزانین تۆ من ئەو مۆزوعانم هیچی بۆ باز نەکردبوو هی سەربان و نازانم تا خۆی ئەمە نەزیرێک بوو هەموو ێزانی تەواویتر لە مەوضوع من پیاوی ماڵەکەم تەواو هەموو شتێ بە قسەی من نەکەیت شکۆم بۆ گەڕاوەتەوە ژنەکە تۆزێکی کەس سەر و پێ هێنم بە تووکەوە پاشەکەیت و نیۆڕۆ سەر و پێمان هەیە دەک ئەمرێن نەمێنێ زولف و قار بۆ خۆت و ئامۆژگاری و باشە دەوەڵا بۆ معلوماتێ دووس پێش ماڵی براکەمێ لەگەڵ ماڵی خوشکەکانمە حەزیان لە قازی کوردیە یا الله